يعني ئەوە 19 ساڵە پارچە زەویانە تەوزیع کرایە هەتا ئێستا خەدەمات نهاتێ لەو عەشە ئەسارۆکان ئەمە چەند ساڵێکە ئەو زەویم هەیە بە هیوای ئەوەی بیکەمە خانی لە خۆم بچینە ناوێت تێدا بعوێنیوە بەڵام هەتا ئێستا 19 ساڵە چاوەڕێنی هەر پارە و خەدەمات و زەریبە و ئەو شتانەما لێ وەرەگرن خەدەمات نهاتێ لەو عەشە ئەسارۆکان داوا لە سەرۆشی حکوومەت دەکەین چۆن هات بەڵێنی دا 12 زەویەکان گوتی خەدەمات بۆ ئەو زەویان دێ بەڵێنەکەی خۆی باتە سەرێ خەدەمات لە ئەو زەویانە بینی ڕێپێدانمە لەو کاتەوە خانی خۆمان لەسەر بکەیت کاکە 7000 کرێنیشین لە ئەو زەویان هەیە سوقی هیچ کەلۆمە دروستمەکە وەرە ڕێپێدانی ئەو فەقیر و هەژاری بالە خۆخانی بکە لەسەر زەویەکانی معقول نییە یعنی چەند ساڵەت وەرە زەریبەی بدە بە قورئانم پێش جێژنی 836,000 دینارم دایە زەریبی عادی چ معقولە زەوی بەس بای لێ دەدام بچم زەریبەی بدەم یعنی ناگەڕێ خانی لەسەر بکەی پارەش لێ وەردەگرێ خۆی دەوێ 836,000 دینارم دایە پێش جێژنەی بەخوای بەس زەریبەی عادی نازانم ساڵێ ئەوە دەیت سەری ساڵێ 200,000 دیناری دێتە سەری ئی 250 مەتەی 400,000 دینار بێ ئەوە یەت و خانی لەسەر کردی بەس بای لێدا بەس زوبرزاری لەسەر ڕوو دەکری کە بپرسیتن ئایا لایەنە پەیوەنددارەکانی کە ڕاستپار ساڵێک پێش ئێستا بۆچی ئەو لایەنە پەیوەنددارانە ئەو بەڵێنەی جەنابیانیان جێبەجێ نەکردووە ئەو پرسیارەمان لە جەنابی سەرۆکی حکوومەتە داوا لە جەنابیان دەکەین بێتە سەر خەت ئەو بەڵێنەی خۆی بەبیر لایەنە بەرپرسەکان و پەیوەنددارەکان بینتەوە جێبەجێ بکرێەوە بەڵێنە بەڕاستی خەڵک کرێچیە خەڵک وەزعی خراپە خەڵک 20 ساڵە چاوەڕێ دەکا و زەویە ئاوادان بکرێتەوە بە خزمەتگوزاری گەیاندنی خزمەتگوزاری سەرەتایی تاکو بتوانێت خانووەک بە خۆی دروست بکات.